سڵاوتان لەبێت. سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی 21 ئەیلولی ئەم ساڵی وەک ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و پەرلەمانی کوردستان دیاری کردو داواشی لە لایەنەکان کرد ئامادەکاری تەواو بکەن بۆ هەڵبژاردنەکان. سایتی فەرمی سەرۆکاتی هەرێم بڵاوی کردەوە مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان با پێ و دەسەڵاتی لە یاسای سەرۆکاتی هەرێم پێی دراوە و بە لەبەرچاوگرتنی ئامادەی کۆمیسیۆن با فەرمانێکی هەرێمی بڕیاریدا ڕۆژی شەممان ڕێکەوتی 21 ئەیلولی 2013 وەک ڕۆژی سازدانی هەردوو هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و پەرلەمانی کوردستان دیاری بکرێت. سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستان ڕایگەیان ئەم دانووسانەی ئێستا لە نێوان هەرێم و ناوەند ئەنجام دەدرێت ڕەنگە دوایین دەرفەت بێ بۆەوەی ڕێ لە دابەشبوونی عێراق بگرێت بۆ ناوچەیەکی شیعی و سونی و کوردی. ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکا لە راپۆرتێکدا بەناوی هەڵسانەوەی کورد لە عێراق ئاماژەی بە ناوکوچیەکانی نێوان هەرێم و ناوەند کردووە و دکتۆر فاسێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمیش بە ڕۆژنامەکەی ڕاگەیاندووە ئەم دابەشبوونەش دەگەڕێتەوە بۆ هەوڵەکانی مالکی بۆ قۆڕەکردنی دەسەڵات و چڕکردنەوەی تەنیا لە دەستی شیعدا. هاوسەرۆکی پارتی ئاشتی و دیموکراسی لە باکووری کوردستان قۆناغەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا ئاشکرا کرد و ڕایگەیان قۆناغی یەکەم کشانەوەی گەریلاکانی پاکەکەی لە تورکیا و دواتر گۆڕانکاریکردن لە دەستوری تورکیا بە جۆرێک دان بە مافی یەکسان بۆ وڵاتیانی تورکیا دابنێت. سەلاحەدین دەمیرتار بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە داواکاری ئەردۆغان بۆ پاکەکە کشانەوەی بێچەکە و ئەوەش دژوارکردنی دۆخەکەیە چونکە پاکەکە لە ساڵی 1999 دا سەدان کەسی لێ کوژراوە و ئەگەرم جارە بەبێ چەک و دەرفەتی یاساییش لە خۆیان پاشەکشێ بکەن مەترسێکی گەورە ڕوبەڕوویان دەبێتەوە. سەرچاوێکی ئەمنی لە پارێزگای نینەوەڕای گەیانێزێکی ئەمنی توانیمانە لیوای سەربازی ڕێکخراوی قاعیدە لە ڕوبەڕووبوونەوەی دابکوژن لە ڕۆژاوای شاری مۆسڵ. سەرچاوەکە وتیشی هێزەکە تایبەت بە پۆلیسی ئیتیحادی و سەرگەرمی هەڵمەتێکی گەڕان و پشکنین بوو لە ناوچەکەدا و دواتر لەگەڵ ئەو گەورە بەرپرسەی قاعیدە ڕوبەڕوویەک بوونەتەوە و توانراوە بکوژرێت. هەروەها مەژی بۆش کردووە کە تەرمی کوژراوەکە ڕەوانەی پزیشکی دادوەری شارەکە کراوە. نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی ئەمریکا FBI نامەیەکی ئاشکرا کرد کە بە جۆرەمادەیەکی گوماناوی ژەهراوی کراوە و ڕەوانەی بارەک ئۆباما کراوە. پۆلیسی ئەمریکا ئاشکرا کرد لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەیەکی پشکنیندا لە نووسینگەی پشکنینی پۆستەکان لە کۆشکی سپی ئەو نامەیان دۆزیوەتەوە کە بە مادەیەکی کوشندا ژەهراوی کراوە بۆ بارەک ئۆباما نێراوە. حکوومەتی عێراق بەردەوامە لە پشکنینی ئەو فڕۆکانەی کۆماری ئیسلامی ئێران کە بۆ سووریا دەڕۆن. ئەمڕۆژ بۆ جارێکی دیکە فڕۆکەی ئێران کە بۆ سووریا دەڕۆشت لە فڕۆکەخانی بەغدا پشکنینی بۆ کرا. سەرچاوەک لە فڕۆکەخانی عێراق بە سۆمەرنی جێڕاگەیان ئەو فڕۆکەی ئێران کە بۆ سووریا دەڕۆشت لە جۆری جامپۆ بۆ و لە فڕۆکەخانی نێودوڵەتی بەغدا بە مەبەستی پشکنین لە فڕۆکەخانی بەغدا نیشتوتەوە و پشکنینی بۆ کراوە. سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی 21 ئەیلولی بۆ ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و پەرلەمانی کوردستان دیاری کرد. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.